ئەو کەسانی کە لەبەر ئاڵتون دەفرۆشن یا دەکڕن، ئەگەر بازرگانەکان لە خوا بترسن ئەمەش ڕیبا ناکەن. ئەگەر ئێمەش لە خوا بترسین یارمەتی ئەوان نادین بچن ئیشی ڕیبا بکەن. ئاڵتون دەکڕن بە قەرز، زیو دەکڕن بە قەرز. ئێوە دەزان ئەم مەعمەلە و کەسابەتە حرامە و ڕیبایە و تاوانێ گەورەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم یەکێک لەو تاوانانی کە ئینسان بە هیلاک دەدا، دەیفەوتێنێ، قیامەتی دەفەوتێنێ، ڕیبایە. ئەم ئیشەی تۆ ئاڵتون بە قەرز بە قیست بۆ ماوەیە دەیکڕی، پارەی نەقد نادی، وەریشی ناگری یەکسەر، چونکە وەرد نەگەر بێتە ڕیبا. دە مسقاڵتەوێ، نیو کیلۆتەوێ، کیلۆیەکتەوێ، پارەکە بدە و ڕێک وەریگرە. ئەگەر وانە بێ ئەبێتە ڕیبا، ئەبێ بیکەیتە ماڵ و پارەکەش بدەی نەقد، یەک دیناری نەبێنێت. ئەگەر بمێنێ بێتە ڕیبا. ئەمە سیارە نیە بە قیس بیکڕی، ئەمە ئاڵتونە، ڕیبایە، ڕیبایە، ڕیبایە. خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم وما كان نسيئة فهو الربا رواه مسلم. ئەوەی تاخیربوون و قەرزی تێ بکەوێ لە ئاڵتون و زیوە ڕیبایە. ئیتر خۆشەویستی خوا وا فەرمی صلى الله عليه وسلم بەیانی وە دوای ئەوە مەگڕێ مامۆستای فتوات بۆ بدە کە هیچ علمێک و زانیاریەکی پێ نییە. ئەگەر بەس صحیح بوخاری مسلم بخوێنێتەوە مامۆستایە قەت ناڵێ حەڵاڵە ئاڵتون و زیو بە قەرز بیکڕی، قەت ناڵێ. بەڵام کە ئاگای لە ئایەت و حەدیث نییە، فتوادا بەڕاست و بەچەپە، تەنها لەبەری کاک فڵان کەس دڵی نەشکێ. ڕیبایە، ئاڵتون و زیو بەکڕین بە قەرز ڕیبایە، بە قیست ڕیبایە. 20 ڕۆژی تر بۆ دێ، 10 ڕۆژی تر، هەفتەیە تر، مانگێ تر، ڕیبایە، سووە، فایزە. ئەزانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چی دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبا دەفەرمێ فمن أكل الربا أو الربا بخوا بعث يوم القيامة مجنونا يتخبط. خوا يقول دەفەرمێ لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس. أوەی کە ڕیبا دەخوا. باشە کێ لە ئێوە پێی خۆشە؟ ئەی ئەو کەسانی کە ئاڵتون و زیوتان بە قەرز کڕیوە، یا ئەیکڕن، یا پارەتان داوە دە چەند ڕۆژێکی تر ئەگاتە دەستان، تۆبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوا. هەر خێرێکی کرد، خێرەکەی ئەوەی کردوێتی خێرەکەی با نەخوا. وإن تبتم أو تعمل كذا أو كذا فلكم رؤوس أموالكم. تواو خێرەکەی مەخۆ، تازە بەس دووبارەشی نەکەیتەوە، ئەوەشی نەیکردووە نزیکی نەکەوێ. ئەو کەسەی پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم کە ڕیبا دەخوا، ئیشی ڕیبا دەکا، کاتێکە لە ڕۆژی قیامەتە لە قەبرەکەی زیندوو ئەبێتەوە شێتە وەکو شێتێک وای دەستی لێوە شێنرابێ، بەردەوەشێ. چۆن شێتێ بەردەوەشێنێ و خەڵک ڕاوەنێ و ئاگای لە خۆی نییە. ئەو ئینسانش کە ڕیباخۆرە، کاتێکە لە قەبرەکەی دەرئەچێ شێتە، وەکو شێت دەرەچێ. پێت خۆشە لە قەبرە دەرچی بە شێتی دەرچی؟ چێ پێی خۆشە؟ خوا دەفەرمێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم والله ئاڵتون و زیو بە قەرز بە قیست حرامە، ڕیبایە. ئەگە تۆبە نەکەی لە ڕۆژی قیامەتە بە شێتی لە قەبرەکە دەرەچی. ئەوە سزای خوایە بۆ ئەو کەسانی کە ڕیبا دەخۆن. بۆیە لە خوا بترسن.